لە ڕاستیدا دنیا و دراوسی و دەوڵەتان و کاری سیاسی و کاری دیپلۆماسی و جیرانایەتیدا سەردانی دەوڵەتان بۆ یەکتر کارێکی زۆر سروشتی و کارێکی نۆرماڵە. ئەوەی کە نانۆرماڵ بوو لە وەزعی ئەو قەدەری ئەو لای و هاتنی ئەو برادەرە چی پێ دەڵێن ئۆردوغان، حەقیقەت ئەوەیە کە عێراق ئەو عێراقی جاران نیە. عێراق وڵاتێکی هەوا و مەرکەزیەتی لەدەستداوە، میلیشیا حکمی دەکا، گروپە توندڕەوە ئیسلامیەکان حکمی دەکەن. حەقیقەت ئەوەیە کە هێژبوونی و دەسەڵاتی تورکیا وەکو هەرە جیرانی سەرەکی عێراقی لە عێراق زۆر زۆر کەمە، ئەوەی کە هەیەتی لە بەشی کوردستانەکەیەتی. بۆیە ئەم پێم وانەیە کە شتێکی زۆر گەورە بە نسبەت ڕەلەیشن یا چوزانم دۆستایەتی یا رابطەی بینی نێوانی عێراق و بەغدا و تورکیا ڕووبدا. ڕەنگە زۆرتر لەباری تجاری و لەباری ئەوە حتمما تورکیا یەکێک لە هەرە دەروازە گەورەکانی کە خۆشی تووشی قەیرانی ئابووریە. تۆ دەزانی کە لیری تورکیای ئەوڕۆکانە لە هەرە بێ ئەرزشە پارەکانی دنیاە. ڕەنگە لەوەیدا ئەو رابطەی بزنیس و ئابووریەکان بە قووەت بێ یا ڕفۆرمێکی تێدا بکەن یا مەسەڵەن بەرەو پێشەوەی برن. بەڵام لەوەی دیکە کە بەسەرەی سیاسیە مەسەلەی ئەو شتانەیە سەربازەیە ئەم باوەڕ ناکەم بەغدا بتوانێت بچێتە ژێرباری ئەو هەموو شەرت و شروتەی تورکیا بەسەریدا فەرز دەکا، چونکە بەغدا بە تەنیا نییە. بەغدا هەم ئەمریکای لەگەڵە، چونکە ئێستاشی لەگەڵ بێت. بەغدا بەشێکە لە داگیرکاری وڵاتانی ئوروپا و متحدینی داگیرکردنی عێراقیە و ئەو جا بێزگە لەوەش ئێران مۆرەیەکی گەورەیە لە پشت سەری دەسەڵات لە بەغدایە و ئێران دەتوانێت حکم بکە. و تۆ لە بیرشت بێ لەوەتی ئێمە و بیرماندێ و مێژوو هەیە تورکیا و ئێران هەمیشە ناسازگار بوون، هەمیشە دایم کێشەیان هەبووە. ڕەنگە زۆر جار نەتەقی بێتەوە. ئەویش بەهۆی زیرەنگی شیعەکانی ئێرانەیە کە نایانەوێت خۆیان لە سێ چوار جێگاوە تووشی شەڕ بکەن بە تایبەت لەگەڵ تورکیای. بەڵام ئێران قسەی هەیە، قسەی سەرەکیش دەکات لە بەغدایە. بەڵام ئەم پێم وانەیە کە ئەوەی کە بۆی هاتبوون بەو هەیئەتە زلەیەوە زۆرتر خۆی لە قالبی بازرگانیدا نمایش کرد. زۆرتر ئیوان هیچ مەسلەیەکی ئەمنیان نییە بەغەیرەس کوردەکانی باکوور و ڕۆژاوە. ئەوان تەنیا ئەویان هەیە و ئەو بۆتە مڵۆزمەیەک، بۆتە شتێک دەمێشکیاندا، دەمێشکی هەموو تورکێکدا کە هەموو تورکێک بان نەڵێن، بەڵام زۆربەی ئەوانە کە بە کورد حساسن. بۆ چونکە ئەوان زۆر باش دەزانن کە کورد ڕەسەنە، کورد لەو خاکەی بووە ئەوان هاتوون داگیریان کردەوە. نەتەنیا عێراق لە بیری ناکە، کەس لە بیری ناکە. یعنی شتەکە ئەوەندە ئاشکرا بوو داعش دەستکردی تورکیا و ئەو تەحالوفە بوو کە لە ئۆردۆن کۆبوونەوە پێش 2004 پێش 2004 لە 2003 ئەو تەحالوفەکە لە ئەو هەیئەتەکە لە ئۆردۆن کۆبوونەوە و دوای واندا دەست بەجێ داعش زوهوری کرد و زاهیر بوو بە یەک شەو لە مووسڵ. ئەمە حقیقەتێکە کە ناتوانین فەرامۆشی بکەین کە تورک دەستی سەرەکی تێدا بوو. تورک دەستی سەرەکی تێدا بوو و لەگەڵ دوای تورک و بەڕاستی ئێمەی کوردیش دەستمان تێدا بوو و پارتی دەستی تێدا بوو. پارتی ئەمن لە بیرمە ئەو دەمی ئەلێرە بەدەیان نووسراوەشەیە کە هەرخۆم بەشداریم تێدا کردو کە کورد کادرەکانی پارتیان کورد داعش نیعمەت بوو. داعش نیعمەتە، هیچ دژایەتی داعشیان نەدەکرد، هیچ جیرانێکی باشەوە. ئەوە جیرانێکی تازەمان بۆ دروست بوو. ئەوە ئیتر ئەمە وڵاتێکی تازەی سونە و داعش پێیان دەکوت چی ئیسلامی، وڵاتی دەوڵەتی ئیسلامی. ئەمە ئێستا ئەوە جیرانمانە. ئەمە کارەسات بوو بۆ نوخبەی کورد، بۆ نوخبەی پارتی. دەگەڕێتەوە سەروەی کاکە هێمنجان، دەگەڕێتەوە سەروەی کە کێ حکمی عێراق دەکات. ئەگەر گروپێکی بەڕاستی نیشتیمان پەروەر و گروپێکی وەتەنی، گروپێک کە نیشتیمانیان عێراقیان بە نیشتیمانی خۆی بزانێ و خۆشیان بوێت،
ئەوە حتممەەوەی قبول ناکە بەڵام ئەتو دەزانی عێراق پارچەیە عێراق هەر ناوەکەی هەر ناوی عێراق ماوە ئەوی دیکە تۆ دەزانی کە ڕۆژانە لە بەغات چ دەگوزارێ لە درۆن و مرۆن و شتیوات چی دەگوزارێ لە هێرشە تۆریستەکاندا چی دەگوزارێ یعنی نەیتوانیوە تا ئێستاش کە ئەوە چەند ساڵ لە 2023 گوزەراوە ئەوە 20 ساڵ زیاترە نەیتوانیوە ئەو مرکزیەتەی کە دەبێت دەوڵەتێکی بە ئیقتدار دەوڵەتێکی بە هێژمون بتوانێت جێگای بگرێتەوە هەر دەبینین هەر قەدەر ناقەدەر دەوڵەت دەڕوخێ عەبادی دەڕوا ئەلی ئاوەردێ ئەلی ئاوەرد دەڕوا نازانم مالێکی دەڕوا ئەوی دیکەی پێش ئەوانە ینی ئەمە هەمووشی هیچیان باکگراوندێکی ئەو تۆی سیاسی یا هێژمون خوازیان نەبووە ینی هەڵدەقڵێن مەسە من تا دوینە پێرەکانە سوودانی هەر نەبیست بوو پێم وابێ ئێوەش نەتان بیست بوو بەڵام دروستی دەکا ئەمریکا و ئەمریکا ئەو یارەی دەکا کە زۆر خێزەونە زۆر بەڵام ئەوەی کە ناتوانین فەرامۆشی بکەین ئەو دژایەتە دێرینەی مێژوویەی نێوانی عێراق و تورکیا نێوانی ئێران و عێراق نێوانی ئێران و تورکیا ئەمە ناتوانین ئێمە فەرامۆشی بکەین کە لە دێر زەمانەوە ئەو دژایەتیان هەبوو بەداخەوە ئەو دراوسیانە بۆیە دێرەدا ئەو تیۆرە دەتەپێشێ دموکراسی خۆستەری دموکراتیکی گەلان ئەمە ڕەنگەت ڕێگا چارەیەک بێت چونکانە تشکیلی دەوڵەتە نەتەوەکان بوو بە عیلاج ئەو دەوڵەتانەی کە دوای حربی عالەمی یەکەم یەک بە دوایە چەدا دروست کران لێرە بۆ بەرژەوەندی ئینگلیس و ئەمریکا و فەڕەنسای و ئەمە سەرکەوتوو نەبوو دوای 100 ساڵان ئەوە دەبینین کە ئەمە ئاژاوەیەک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەیە کە سایکس و پیکۆ ئاوایە لێکرد و دابەشیان کرد کە ئاگرەکە ناکوژێتەوە بۆیە دەگڕینەوە سەر ئەوەی کە دەی چی بە جێگای وەی دابنین دەبێت شتێک دابنین بە جێگای وەی کە گەلان پێکەوە بژین لە ئاشتیدا تا ئێستا و هەنگاوە نەنراوە حتا بڵێ هاتنی زانین چی ئەمە زۆرم بەلاوە نۆرماڵە ئەو قەدرەی ئی بولغارستان هاتۆ ئی ئاڵمان هاتۆ ئی فەڕەنسەی هاتۆ یعنی هیچ زۆر تەبیعیش بۆ زۆر تەبیعی بەڵام ئەوەی کە برادرانی پارتی کردیان کارەسات بوو هەر زۆر هەر عەیب و شوورەیی بوو ئەوە عەیب و شوورەیی بوو یعنی ئەتۆ ئاوا پێشوازی لە دوژمن ئەو جار ئەو هەر لە بەغداوە کوتی دەچین بۆ ئەربیل بۆ سەردانی برا تورکمەنەکانمان یعنی تۆ وەرە سەیر بکە وەرە بە ئەو کردە ویدیۆیانە بە ئەو میلەتە بیبین کە ئەو بنەماڵەیە چەند جیرۆدە و کۆیلەی وڵا ئەخە کۆیلایەتی بۆچی خۆ بۆ بەرژەوەندی نەتەوەی کورد نییە بۆ بەرژەوەندی ماڵی پول دۆلاری بنەماڵەیە کە بنێوی بارزانی هیچی دیکە نییە دەنا ئەتۆ وەرە سەیری ئەوەکە کە لە بەغا وەڕێ دەکەوێت دەڵێت دەچین بۆ ئەربیل بۆ سەردانی برا تورکمەنەکانمان بابەت ئەربیل 5-6 دانەقل تورکمەنی تێدایە خۆتۆ ئەتۆ دەچی بۆ هەرێمی کوردستان بەڵام ئەو سەرکردایەتی ئەو کەسانێک کە لە هەولێر دەسەڵاتیانێ وەستا بۆتە دەسەڵاتی کوردستانیش بەڕاستی ئەویان پێخۆشە ئەویان پێ قبوڵە ئەمن چەند ساڵ لەوەی پێش متمەینم کە دەتوانم بیبینمەوە وە چاپیش کراوە کە دەڵێ لەوێدا دەڵم بنەماڵی بارزانی پێیان خۆشە بە دڵ و بەجان شانازی پێوە دەکەن والێکی تورک بن والێکی سوڵتانی عوسمان بن و ئەویان پێخۆشە ئەو سەروەت و سامانە و سەرمایە گوزارەی کە ئەو بنەماڵەیە لە دزینی بەروبوومی میلەتی کورد لە ماوەی ئەم 34 ساڵی کە کوردستان ڕاپەڕین تێدا کراوە ئەوان لە برایم خەلیل و لەولاو خێنی میلەتی کوردیان مژیوە و هەموویان بردووە ئاودی و کردووە و بەشێکی زۆری لە تورکیا سەرمایە گوزاری کردووە ئەوان ئەوەی دەپارێزن ئەوان دەبێ بزانین کە پاراستنی ئەو بەروبووم و پارە و پولە بەوە دەکرێت کە ئەتۆ هەرچی ماستاوە هەرچی کۆیلایەتێ هەرچی بەکرێ گیراوێ بۆ دەوڵەتی تورکیاوە بەتایبەت بۆ ئوردوغانی بکەیت پارتی دوو هێندەی تورکیا دوو هێندەی ئوردوغان دژی پەکەکەیە دژی گریلاکانە دژی ئەوە یەکەم ئەزانی ئەوان نایان شاردوێتەوە ئەوان هەرچی بۆیان نەکرێت تێکی دەدەن ئەوە لە مێژە کوتراوە هەر لە دەستپێکی شۆڕشی نوێ لە ساڵی 75 ئەوان کتویانە ئەمەگە بۆمان نەکرێت تێکی دەدەین
و ئێستاش دەبینێ کە کوردستانی لە تورکیاوە لە باکوور ئەم هێژمۆنیە گەورە دروست بووە و ئەوان پێی ناڕەحەتن ئەوان بە ئاشکرا بەبێ پێچ و پەنا لە هەموو بۆنەکان لە هەموو بوارەکاندا دژایەتی گریلاکانی باکووریان کردووە وەوە کارێکی یەکجار قێزەونە کە تورکیا بەڵێ تورکیا بە دوژمنی خۆی دەزانێت بەڵام تۆ ئەگە باسی نەتەوەیی دەکەی هێندە لەگەڵ خەڵک درۆ مەکە نەتەوەیی بوون ئەوە نییە کە ئەتۆ دوژمنایەتی پارچەیەکی دیکەی کوردستان درۆ دەکە یعنی ئەمە تاکەی دەبێت ئیدامە بدا ئەوانە هەر دوژمنێکی کوردیە ئەوان دەست بەجێ دەستی لەگەڵ لێ دەدەنەوە ئەوان دەست بەجێ قۆڵی دەکەن و لەگەڵ دوژمنەکەی میلەتی کورد سەرکورد دەکەن وەکو ئەسڵێک وەکو فاکتێک دەبێت چاوی لێ بکەین لە هیچ شوێی دنیاە داگیرکەر ئەگەر یارمەتی ناوماڵی نەبێت ناتوانێت ئەوەی کە بەستێتی بیگەێنێت ئەمە دڵنیام لەوەی کە تورکیا هەر چەندیش بە مەغۆڵبوونی خۆی بنازێ بە هۆلاکۆخانی خۆی بنازێ بەچی تۆپ و تیارەی هەبێ ئەوانە ئەگەر کوردە نێو خۆیدا یارمەتی نەکە ئەو ناتوانێت ئەو بێتە ژوورە جەحەندەمێکی بۆ دروست دەبێت ئەگە کوردی باشوور وەکو کوردی باکوور تورکیا قبول نەکەن و ئەو شەڕێکە کوردی باکوور گریلاکان لەگەڵی دەکەن باشووریش لەگەڵی بکە ئەو ناتوانێت 1 میتر بێتە پێش 1 میتر حقیقەت ئەوەیە کە بەشێکی گەورەی کورد کە بنەماڵەی بارزانێ و سەرووی باکووری باشووری پێیە هەرێمیت پێیە ئەوە لەگەڵ تورکیا هەرچی تورکیا بێ بۆی دەکە وە پێشی دەکەوێت گەرای دەداتێ چێوماڵی بۆ دەکا کوڕە جاسووسی بۆ دەکا کوڕە کادرەکانی لە هەولێرە ترۆر دەکا یعنی ئەمە حقیقەتێکە فاکتێکە دەوڵەتانیش دەیزانن ئەوەی کە لێرە لە کوردستان دەقەومێ خودی کورد دەبەسەر کوردی دێنێت ئەگە بڵام کورد دقیقان ئەمیش پێما بەڵام بە هەرحاڵ کوردن ناتوان حاشا لەوەی بکەم بە هەرحاڵ زمانیان دایکیان بە کوردی قسە دەکا بەڵام زۆڵن چنە وە کەیفی خۆیانە بەڵام حقیقەت ئەوەیە کە ئەگەر ئەوان یارمەتی دەری داگیرکردن بن ئێرە تورکیا ناتوانێت بێتە ژووری بۆ مەسەلەن ناتوانێت ئەو هەموو مەعسکەرێ مەسەن لێرە دابنێ بۆ چووکە خەڵکەکە وریایە خەڵکەکە وشارە و حیزبەکەش بۆی ناکتوانێت بیکات چونکە ئەویش حیاوش دەچێ هەرچەند ئێستا یەکجار ناسەقامگیرن لەباری موقیفی نیشتمان پەروەریان بەڵام ئەوان یارمەتی دەری دەوڵەتی ئۆردۆغانن ئەوان یەکێک لە هەرە باز و سەرەکیەکانی ئۆردۆغان دڵنیا بە چ لەباری بزنیس و بازرگانی چ لەباری ئەسکەریەوە ئەگەر بارزانی هارمەتی دەر و هاوپشت و هاوسەنگەریان نەبێت هیچیان بۆ ناکرێ و بازرگانی دەوڵەتی تورکیا داڕوخاو دەبێت و دادەتەپلۆسێت بەڵام دەبینی کە تۆ دەواازەیەکی گەورەی بۆ کردوێتەوە ئەو دەواازەیە شمەک و ئەوانەی عێراق تەواوی عێراقدا بڵاو دەکات کەوتونە ئەوەی کە شاخ بە شاخن بە قەولی معروف دەڵێ لایەکی دەسەڵاتی بەهێزی کوردستان کە یەکێتی نیشتیمانیە دەڵێ هەر دەیکەم لایەک دەڵێن نایکەم ئەو لایەکە دەڵێن نایکەم ئەمە هەمومان دەزانین لە چی دەترسێن ئەو دەزانێت کە ئەو دەنگانەی پێشوو ناهێنێ ئەو دەزانێت ئەو 11 کورسەی کۆتاکان تازە بۆوی نابێت چەند ساڵە ئەبە و 11 کۆتایی هەمیشە دایم دەکیرفانتدایە ئەتۆ دەچی بۆ یاریەک 11 پوانت 11 دانە ئەوە لە تەڕەفەکەت وەرگرتووە ئەمە تاکەی ئینسانیە تاکەی ئینسافە تاکەی دەبێ قبول بکرێت ئەمە زۆر دەستخۆشی دەکەم لەوانەی لە پەرلەمانتارەکان کە ئەویان قبول نەکرد وەمە زۆر لە مێژ بوو لەسەرەوەی دەماننووسی کە کاکە ئەم کۆتایانە کۆتانین کادری پارتین هەر کادری پارتین دەکابێ بۆچی ئەوانە نوێنەری نەتەوەی خۆیان نین ئەوانە بەکرێگیراوی بنەماڵەی بارزانین بۆی کە مستەفید بن بۆی کە ئیمکاناتی و ئیمتیازاتێک وەربگرن لە پارتی لە پارلەمان و لە وەزارەت و لە چی ئەمە حقیقەتێک بۆ هەموو کەس دەیزانێ ئەوەی کە نایزانێ چۆرە ئەوەی کە نایزانێ کەڕە ئەوەی کە نایزانێ خۆی جێل دەکات دەنا هەموو میلەت دەزانێ کە ئەو کۆتایانە نەنوێنەری ئەو میلەتانن ئەو نەتەوانن کە بۆمان داناون لە پارلەمان و
ئەوە فقط و فقط ئیمتیازێکی پێشوەختەیە وەکو تەزویرەکانی هەموو جاریان پارتی بە تەزویر گەورە بوو لە قەیرانێکی ئاوادا تەنیا شتێکی کە دەتوانێت فریایان بکەوێت کە بە درێژایی مێژوو ئەوەمان دیوە لە مێژوی پارتی مێژوی بارزانی کە قەیران دروستکە قەیرانێک کە کۆمەڵانی خەڵک تێوەردا هیچ شتێک ئاسانتر لە هەڵایستانی شەڕ نییە وەک ساڵی 93 ئەمە ئەو شەڕە خەتەرێکی گەورەیە ماڵوێرانکەر دەبێت ماڵوێرانکەر دەبێت بۆ ئەو میلەتە چارەڕەش و بەستە زمانە بۆیە دەبێت پێشی پێ بگری کێشەکە لێرەدایە کە پارتی وەکو منوتە بیر ناکاتەوە پارتی نیشتیمانی نێتاوەکومە کەسێک ئەوە بیر دەکاتەوە کە ئەوە داگیرکردن تا داگیرکراوە کە نیشتیمانی بێت پارتی نیشتیمانی نییت ئەمە زۆر وازەحە پارتی پێی خۆشە پارتی پێی خۆشە کە هێژمۆنی والێکی عوسمانی بەسەری دازاڵ بێت و ئەو هەرە والی بێت سوڵتانێکی عوسمانی ببوورە ئەمە چەند ساڵ لەوەی پێش لە 15 ساڵ لەوە پێش ئەوەم نووسیوە کە دەڵێم بنەماڵەی بارزانی ئاواتەخوازن کە سوڵتانێک لە تورکیا زیندوو بێتەوە و ئەوان والێکی ئەو سوڵتانەی بن ئەمە حقیقەتێکە تۆ ناتوانین لەگەڵەوە هیچ بکەیت ئەو بنەماڵەیە نە نیشتیمان پەروەرن نە کورد پەروەرن نە ناسیۆنالیزمی کە ئەوان بانگەشەی بۆ دەکەن کادرەکانیان ئەسڵ و ئەساسی نییە حەل ئەوەیە کە بەڕاستی بە هەر جۆرێکی بێت دە فشاریان بنین دەستەڵاتیان کەمکەینەوە بەداخەوە ئەو هێزەی کە لە ئەو بەری کوردستانە لە ناوچەی سلەیمانی و لەو شارێکە مەکۆی ڕۆشنبیر و مەکۆی نوخبە و ئەوانە بووە بەداخەوە زۆر کۆتا هاتۆ بەداخەوە زۆر تەنازولی کردو بووە بنەماڵەی بارزانی و ئەو تەنازولانە بوو کە حتا ئۆپۆزیسیۆنێک کە لێرە دروست بوو لە ساڵی 2009 ئەو ئۆپۆزیسیۆنەش تەنازولی کرد و کۆمەڵانی خەڵکمان سار کردەوە لەسەرەوەی کە نەخێر ئەو بنەماڵەیە شەڕی ئەو بنەماڵەیەمان پێ ناکرێ ئەو بنەماڵەیەوان ئەو بنەماڵەیەوان و خەڵکمان سار کردەوە داوای ئەوان نەبوو دەکرا ئەمە دەکرا هەر لە ساڵی 92 کە یەکەم انتخابات کرا ئێمە دەکرا ئەو هەموو مستاومەیان بۆ نەکەین ئەو هەموو سازشەیان بۆ نەکەین سیاسەت دۆست و دوژمنی تاسەری نییە بریارەکانیش تاسەر و ئاخر نین دەتوانێت بە یەک شەو بگۆڕێت بە یەک سەر مووقیف دەگۆڕێت بە تایبەت لە عێراق کاتسەد هەر میلیشا حکومی دەکە کەسەیە نەزانێت کە عێراق میلیشا حکومی دەکە بۆیە بابزانین جارێ بەڵام ڕاستە ئەوە زۆر باشە بۆیە مەش پێشوازیمان دەکرد هەموو کۆمەڵانی خەڵکی ئێرە پێشوازیان دەکرد کۆیلەکان نەبن ئەمە هەنگاوێکی زۆر باشە بەڵام هەنگاوی باشتر ئەوەیە کە ئەو کوردانەی کە لێرە نیشتیمانی بیر دەکەنەوە جا لە ڕخراوە مەدەنیەکان بە قەولی تۆ لە یەکێتی نیشتیمانی لە حیزبەکانی دیکە لە ئیسلامیەکان لە هەمووان یەک بگرن یەک دڵ و یەکجان بەرەو بەگشتدا چوونەوەی ئەو نانیشتیمانی و ناوەتەنیەی بارزانی بڕۆن کاکە ئێمە دەبێت کار بکەین لە بادینان و لە هەولێرش بە تایبەت کە ئەمانە دوژمنی نەتەوەی کوردن ئەوانەی کە ئێستا ئەوڕۆ حکمی هەولێر دەکەن نەک دۆستی هەولێر بەڵکو دوژمنی هەولێرن ئەوانە فقط و فقط دۆستی بنەماڵی خۆیانن دەبێت ئەوە بڵێن و ماندوو نەبین و ئەو جار هاوکارێکی تەواو لەگەڵ برایانمان لەگەڵ گریلاکانمان لە باکوور بکەین کە تاکە ئەوان دەتوانن لە دوا ڕۆژدا لە پشتەوەڕا یارمەتی دەرێکی گەورەی ئێمە بن کە ئەمە باشوور ڕزگار کەین لە دەستی داگیرکاری ڕاستە باشوورمان لە دەستی سەدامی هێناوەتە دەرێ بەڵام باشوور لە دەستی دوژمنێکی کوردایە دوژمنێکی کە بە کوردی قسە دەکا کە مزایدەی کوردایەتیش دەکا ئەمن باوەڕم پێ بکە لە سەرتاسەری ژیانمدا هەمیشە و دایم نقورچ و خەنجەری کوردم پێ زۆرتر ئازار بەخش بۆ تاکوونەی دوژمنە لێت دەدا بەڵام کورد دێشێ زۆر دێشەی کورد ئەخ بۆی کە ئەم هاتین عێراقمان داگیر کرد بە تەڕیف ئەمریکاوە و ئەو حکوومەتە خۆجەیەمان بۆ کورد دروست کرد لەباتی کاکە تۆ چەند ساڵە ئەمریکا بودجەی پێشمەرگە دەدا فقط یەک شەرتیە دەڵ کاکە بیکەنەوە بە یەک ئەم هێزە بێتە هێزێکی نیشتیمانی ئەو هێزە بێتە هێزێکی پۆشتەی پرۆفیشناڵ بۆ نایکەن ئەوە لایەک پارتی لایەک یەکێتی یعنی هەیقەت ئەوەیە کە کورد بۆ خۆی دوژمنی خۆیەتی
کورد بۆ خۆی ئەوە دەکات هەرچەند بە قەولی تۆ نابێت چی دیکە پێیان بڵین کورد چونکە نە نیشتیمانین نە وڵات خۆشەویستن نە دەفکری بەرژەوەندی باڵاکانی میلەتی کوردان و نە سیاسەتیان لەسەر ئەوە داڕشتووە کە بەرژەوەندی باڵای میلەتی کورد نەتەوەی کورد بڕعایەت بکەن وەختێک تۆ استراتیژی لەسەوەی دانرا ئەو ڕۆ بەرەو بازرگانی دەڕۆی سبەینە بەرەو دۆلار دەڕۆی دووسبەی بەرەو تورکیا دەڕۆی سێسبەی بەرەو ئێران دەڕۆی یعنی ئەمە هەمووی ئەمانەمان دیوە ئەو سناریۆیانە جارێک لە جاران نەمدید لە داعیشدا بوو ئەمن ئاگادارم لە نزیکەوە هەمووی مزایی دەبوو من مثلا دایان کورد ئەوڕۆ سەرۆک مەسعود بارزانی لە سارتێرەکاندا نووسدووە ئەسڵ و ئەساسی نەبوو سێ مانگە جلەکانیدا نەکەندو ئەسڵ و ئەساسی نەبوو یعنی ئەم درۆ گەورانە دەرخواردی منداڵی کورد بدەی دەرخواردی کۆمەڵانی خەڵک بدەی ئەوان بۆیان سۆتە سەرێبەوەی ئەخوا بوو ئەو دەمی کە بەعەس هەبوو پێشمەرگە هەبوو کاکە ئەو دەم کە بەعەس هەبوو ئەوجا بەعەس لەگەڵ هەموو دوژمنایەتەکەی خۆی بۆ خۆی نیشتیمانی بیر دەکردەوە پێی ناخۆش نەبوو کە مەسەلەن پێی ناخۆش بوو کە مەسەلەن لە نێو خۆی وڵاتدا پێشمەرگە هەیە ئەوانە بەڵام زۆری بەلاوە خورس بوو داوڵەتێکی دەرەوەی خارجی داگیر کرد بێتە ژوورێ نەیدەکرد ئەو غیرەتەی هەبوو ئەو دەمارە دەنێو خەڵکی سەدام حوسێن و ئەوانەی پێشووتردا هەبوو کە کاکێرە بەهەر ئەوان دایان کو خاچی ئێمەیە خاچی عێراقە ئەو چوارچێوە جوغرافیای عێراقە و کەس بۆی نێ بێتە ژوورێ مێشولەیەکیش بۆی نییە ئەمە ئەوان لەسەوەی ڕاوەستا بوون قەی ناکەەوە کێشەیەکی ناو خۆمانە پێشمەرگە لەوەیە شەڕێ دەکەین ناسازین دەسازین مفاوزات دەکەین مفاوزات ناکەین ئەوان بەڵام یەکێ دوژمنی خارجی لە هەموو دنیاوەیە هەموو وڵات کێشەی ناوخۆی هەیە بەڵام وەختێک دوژمنێکی خارجی دێ هەموو دەبنەوە یەک ئەتۆ مەسەلەن لە شەڕی ئێران و عێراق چاودێک دەیان گروپ دژی خومینی بوون لەسەر لە ئەوڵەوە بەڵام وەختی شەڕی ئێران و عێراق خەڵایسا تەواوی و گروپانە چونکتیان ئێمە دەچینە نیشتیمان شەڕی نیشتیمانی ئێمە ناتوانین دژی بۆستین و چون لە جبهەکانەوە خەڵکی تێکنۆقرات خەڵکی ڕۆشنبیر خەڵکی مارکسی هەستان چون حیزبی تودا چریکی فیدایی هەستان چوونە جبهەکان وەکو سەربازێک شەڕیان کرد لە جنوبی ئێرانیە ئەمە حقیقەتێکە بەڵام ئەمانە لەوەشیاندا لاداوە بۆ چونکە عێراق دەزانێت کوردستان ئیوی نییە بۆی جێبەجێ نابێ ئەو حکوومەتە مەرکەزیە نیشتیمان پەروەرەی کە زەمانی سەدام و حەسەن البەکر و عەبدولکەریم قاسم و مەلیکدا هەبووە ئەوە نەماوە هەمویان پاسەوان و بەکرێگیراوێکی هەرزانی دەوڵەتی ئێرانن زۆربەیان ڕۆژی ئەوەیە من و تۆیەکان کە خۆمان بە خوێندەوار دەزانین ناڵم ڕۆشنبیر ناڵم نوخبە دەبێ بین و بەڕاستی بجوڵین و دەفکری ئەو جانەڵابوونی دایکی نیشتیمان دابین و ئەوەی کە ئەوە تۆ دەفەرمووی دەبێت بە تەواوی دڵ و جانمانەوە ماندوو نەبین و بیڵین و بکوتین و بچینە سەریان کە ئیتر چی دیکە قابلی قبول نییە چی دیکە جێگای قبولکردن نییە ئەوەی کە ئەوان دەیکەنەوڕۆکانە لە ناوبردنی پایە و ئەساسی ئەم نیشتیمانەیە کە ئێمە زۆرمان ئارەزوو بۆی هەیە زۆر ئەوان دایانوێ بیفرۆشن ئەوان فرۆشتویانە و ئەمە دەبێت هێزەکانی دیکە بە جۆرێک لە جۆرەکان دیالۆجیان لەگەڵ بکەین و قسەیان لەگەڵ بکەین و لە بچینە یەقین هەموو بێنە یەقین کە ئەو بنەماڵەیە سەرەتانی میلەتی کورد ڕاگررتنی تورکیا زۆر ئاسانە ئەگەر سیخۆری ناوخۆی نەبێت ئەگەر یارمەتیدەری ناوخۆی نەبێت تورکیا ناتوانێت هەر ئاوە ئەمە ئەگە بزانن دەوڵەتی عێراقیش ئەو میلیشیانەی کە ئێستا لەو دەمەوە بە خراپ باسییان دەکەم ئەوانیش ئەگە بزانن دنێو خۆماندا هەستێک و تەوژمێکی نیشتیمانی هەیە بۆ نەهاتنی دوژمنی دەرەکی ئەوانیش دێنە سەرخەت ئەوانیش قبوڵی ناکەن بمانوێ نەمانێت چوارچێوەیەکی ڕسمی هەیە بە ناوی عێراق بتوێن لە ئومەی متحیدا لە وڵاتانی دنیا کاکە دەبێت لۆبی وەکار بخۆین بەڵام ئەمن کە کەم خۆم دەیکەم دەچم بۆ وڵاتێکی وەکو سوئیس یا وڵاتێکی وەکو بریتانیا دەڵم دەڵ کاکە خۆتان ڕگایان دەدەن هاوکاری خۆتانن بازرگانی پێکەوە شەریکن فەرمو بە هەژماری حسابەکانتان دەمێ کە هەمووی لە تورکیاوە دەچێتە ئەوروپا ئەوانە ئەمە چی پێ بڵەمەوە دەبین وەختی کاتێکە تۆ بە ئاشکرا قۆڵت دنیا قۆڵی داگیرکەری کوردایە دەوڵەتان چۆن لەسەر جواب بێت ئێستا ئەلە ژوورەی با ئێستا پارچە گۆشتێک پارچە نانێک دانین و بڕین و لێگەڕین 4 ڕۆژ دوای دین کە ڕووی هێناوە فاسید بۆ گۆشتەکە بۆنی دێت کاکە بەداخەوە ئەم حیزبانەی من لە ڕۆژهەڵات 40 ساڵە دانیشتون 40 ساڵە
هەر ئینشقاق بە ئینشقاق یعنی لە بێکاران ئینشقاق دەکەن لە بێکاریان بۆیە ئەمن ئومێدێکی وان پیان نەماوە بەڵام ئومێدێکی گەور نەخێر لێگەڕێن هیچ مشکلە نییە لێگەڕێن ئەو نەوە تازەیە کە پێی دەڵێن ژینا کە پێی دەڵێن شاکەرەمی نیکا پیان کاکە ئەوان دەتوانن ئاڵ و گۆڕێک لە کۆمەلگای ئێران دروستکەن ئێمە چمان دەوێت کاکە هێمنجان ئێمە گاڵ و گۆڕێک و ڕفۆرمێک و نەمانی جمهوری ئیسلامی ئاخوندەکانمان دەوێت دەی ئەوە بە ئەوانە ناکرێت ئەوانەگە پێیان کرابایە لە ساڵی 79 خەریکن ئەمانە ناتوان تااقەتی ئەویان نەماوە هێن پیر بوون تااقەتی ئەویان نەماوە مێشش لە خۆیان دەرکەن جا بۆیە من هیچ ئومێدێکم بەوانە نییە و نەتەنیا استراتیژیان نیە نەتەنیا استراتیژێکی تئۆریکی وازحی کە خەڵق قانعکەر بێت خەڵک ئەوە بتر بێت پێیان نییە بەڵکو هەر لەسەر قەدیمەکەی دێن و دەڕۆن و دەرزای لێ دەدەن بۆیە من هیچ ئومێدێکم بەو حیزبە کلاسیکیانەی ڕۆژهەڵات نەماوە